ئامانجمان پاراستنی ئێوەیە. قوربانی شەونەخۆنی ئێمە بۆ ڕێگریە لەو ڤایرۆسە. دەمانەوێت ئێوە سەلامەت بن. هەموو زەحمەتی و ماندیبوونی ئێمە لە پێناو ئێوەیە. سوپاس بۆ هاوکاریتان. ئێرە شاری هەولێرە پایتەختی هەرێمی کوردستان. دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە جیهان و ناوچەکە، کوردستانیش بێبەش نەبوو لە زیانی ئەو پەتە مەترسیدارە. حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و تەندروستی بە بەرنامە و پلانێکی تۆکمە و زانستیانە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بووە. ئەو هەوڵی حکوومەت بووە مای ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە و دروستبوونی مەترسی و پاراستنی گیان و سەلامەتی هاونیشتیمانیان. بۆیە سەربازیون لاڵقەی ئەمجارە چیرۆکی بەشێک لەو ڕوبەڕووبوونەوەیە دەگەڕێتەوە. ئەوانەش تیمێکی شارەزای ڕەشاندنی دژە ڤایرۆسن. ئەو تیمەی ئێمە کە تیمێکی خۆبەخشە لە سنووری بەڕێوەبەرایەت بەرگری شارستانی هەموو کارمەندی ئەو بەڕێوەبەرایەتێنە کە بە ناوی CBRN بەشی کیمیاویە، هەر هەموو بوێرانە و دڵسۆزانە بە خۆبەخش هاتن بەبێ مقابل بەبێ هیچ ئەوەیەک بێ بەرامبەر کە هاتن لە بۆ ڕشاندنی مادەی کیمیاوی لە بۆ ئەو شوێنانەی کە کەرەنتین کرابوو، ئەو جێیانەی کە گومانی لێبوو، هەر هەمویان بە دڵسۆزانە هەر هەموو تیمەکە ئامادە بوون کە تیمێکی شارەزا و لێ هاتوو. ئەو تیمانە سەر بە وەزارەتی ناوخۆن لە بەرگری شارستانی هەولێر. ئەو مرۆڤانە خۆیان کردە قەڵغان بۆ لەناوبردن و بەرگرتن لە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە. ئەوان 24 کاتژمێر لە هەموو شوێنێکی پارێزگای هەولێر دەبیندران، بەڵام کەس نەیدەزانی ئەوانە کێن جگە لەو کەسانەی دەوروبەریان. ئەوان کۆمەڵێک سەربازیون بوون. ئێمە کە تیمەکەمان ڕۆژانە داهاتینە بەڕێوەبەرایەتی ئامادەکاریەکانمان دەکرد. ئامادەکاریەکان بە شێواز بوو. یەکەمیان ئەو جلوبەرگەی کە لەبەری دەکەین کەس کەم و کوڕی نەبێ، لەبەرەوەی ئەمە حالەتەیە و دەرمانە تووشی کێشەی سوتانەوەی دەکرد، لەبەرەوەی بەقووەت بوو. ئەمە یەک دوو نەفەریش لەوە توش بوو، الحەمدولله سەلامەت بوون. دەستەوانە و کەمامەمان دەبەست مائەدا قیناعیشمان هەبوو، ئەمە چونکو جێگا هەبوو گومانی لێکرابە دەبای بە قیناع بچین. ئەوانە هەموو ئامادەکاری جلوبەرگەکە چۆن ببەسترێ بۆ سەلامەتی ئەو تیمەی کە دەستە دەرێ، لەبەرەوەی خزمەتی خەڵک دەکەین و خۆشمان ئاگداری خۆمامین دەبی، لەبەرەوەی ئامادە سازی بکەین. لەگەڵ ئەوەش ئەمە داهاتین کە لە دائیرەی ئەو ئیشانەمان دەکرد، دوای جلوبەرگ و شتەکانی خۆمان داهاتنە سەر مەکانینەکانمان. ئێمە پێش ئەوەی ئەو پەتایە بگاتە هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێریش ئێمە دەستمان بە ئامادەکاری کردبوو. فەوڕی ئەمە تیمەی خۆمان کە ئامادەکاریمان کرد و دەستمان بە جموزۆڵی ڕشاندنی خۆمان کرد وەکو سنووری هەولێر. لە مەتاری نێودەوڵەتی هەولێرەوە دەستمان پێکرد، فڕۆکەخانەی نێودەوڵەتی، کە ئەوێ زۆرترین گەشتیار دەهات و دەڕۆی لەبەر ئەو خەڵکەی کە داهات دەچوو لەبەر مەترسی نەوەک تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێن یان گومانی لێ بکرێ. ئەوێمان زوو تاقیم کرد و بە شێوازێکی جوان لە بەیان تا ئێوارە ئەوانە بە تیمی کیمیاوی CBRN ناسراون. کاری ئەوان ڕەشاندنی دەرمانی دژە ڤایرۆسە. ئێمە لە کاتی ڕشاندنی گەڕەکە ملیەکان و ئەو کۆڵانانەی کە دەچوین زۆر کۆڵانی تەنجی تێدا بوو،
بەڕاستی تیمەکانمان ئێمە سیارەمان هەبوو تایبەت سۆندەمان هەبوو درێژی هەبوو تیمەکانمان زۆر ئەرچیان کێشا بە ماندووبوونی سۆندەکان ڕادەچە تا دەگەیشتن ئەوێ بۆی بیڕشێنن ماڵ بە ماڵ دەیانڕشان 2 نەفەر 3 نەفەریشمان دائیمەن پێشوەختە دەچوون دەرگادانە خراپە دایان دەخست ئەو شتانێک کە لەسەر دەرگاوشتە فەرش و ئەوانەیە لەبەرەوەی مادەکە کیمیاوی بوو بۆی بە خەڵکیان ئاگدار دەکردەوە پێیان دەوتن کاکە بڕۆنە ژۆرێ با تۆزە تەسیرتان لێ نەکات چەند دقەیەک لە ماڵەوە بن ئاگدارمان دەکردنەوە نەمان هێشت هیچ شوێنێک و هیچ کەسێک متەزەرر بی لەو کارەی کە ئەمە بەنجاماندا کە دەڕۆشتینەوە ئەرکی خۆمان دەهیناجێ ڕێگاکان دوور بوو جێمان لێ نەبوو کە ڕێگا دوورە مثلەن جێیەکە ناوگوندە شارە لای ئێمە ئەو شتە نەبوو تیمەکە بە هەموو جۆری خۆیان ئامادە دەکرد لە خاڵی خۆت ئامادەکردنیش دائیمەن ئێمە پێشوەختە سعاتێک 2 سعات بەس لە ناو شوێنی خۆمان لە دایرە هیلاک دەبووین هیلاک بوونەکە چی بوو گرتنەوەی دەرمانەکان بوو تێکردنی ئەو تانچانێک کە دەرمانەکانی تێدەکەین ئەو سیارانێک کە مەکانەکانی تێدا بوو لە بۆ ڕشانەکان ئەوە هەمووی ئەرگ بوو لە سەرمان ئەو جە دەریش دەچوین نەبوو نەمان دەزانی ئایا نیم سعاتە ئایا سعاتەکە ئایا ڕۆژەکە ئەو دەرمانە مادەیەکی مەترسیدار و هەستیارە پێویستە زۆر بە وریایی و بە وردی مامەڵەی لەگەڵ بکرێت بەکارهێنانی هێندەی زیانی ئەو ڤایرۆسە مەترسیدارە لە بەرکەوتن بە دەم و چاو و پێستیان لەسەر هەڵدانی ئەم پەتایە جیهانی کە ڕووی لە تەواوی جیهان کردووە خۆش حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری تەواوی کردووە لە ڕێکاری ئەوەی کە بەرنامی زۆر جوانی دانابوو بەوەی کە دەواازە سنووریەکان بەڕێوەبەرایەتیەکەمان کە تیمێکی تایبەتمان هەیە تیمی CBRN ئێمەش خۆمان ئامادەکرد بتوانینشان بە شوانی تەندروستی و ئەو دەستگانی کە لە مواجبەدان کە کاریان پێسپێراوە ئێمە تیمی CBRN-مان کارا کردووە بە هەموو شێوەیەکەوە بە سپاس و دەستخۆشیەوە بۆ هەموو ئەفسەران و کارمەندانمان کە ماندوونە ناسانە بە شەو و بە ڕۆژ خزمەتی تەواویان کردووە توانیویانە ئەو شوێنانی کە پێویست بکات ئەمانە بە بەردەوام لە واجبەکانی خۆیاندا بوون دێی دەستخۆشی و تەقدیری ئەو کارمەندانەیە و منیش دەستخۆشیان یەکەم. ئەو شوێنانی کە مەترسی ڤایرۆسی لێبوو کە گومانی لێکرا بوو ئێمە دائیمەن ئەو تیمە دائیمەن بۆ ئیتیزامان لە بۆی بوو دەیانگوت ئەمە ئامادەکاری ئەوڕۆ لە فلان شوێنە کە دەچوین ئەمە بە هەموو کەلوپەلەکی کاملەوە ئەو جلوبەرگانێکە هەمان بوو لە بەرمان دەکرد کە دەچوینەوێ مەترسێکی زۆریە و بەڕاستی دە لە ڕاوچێ بوو بە خۆ دەزانی ڤایرۆسە بەس لێرەنی لە هەموو جیهانە بۆیە خەڵکەکە ترسیوەی هەبوو بەڵام ئەمە کە دەچوین ترسمان هەبوو بەڵام هەر دەبای بچین چووکە ئەگە من نەچووبین تیمەکە نەچوو بە هەمومان نەچووبین کەستر نەبوو لەبەرەوەی ئەمە دەبی بەرەنگار بینەوە جەیەکی زۆر ترسناکیش و بەڕاستی کە گومانی ڤایرۆسەکەی لێ دەکرا بەڵام ئێمە دەرمان شێنمان دەکرد و بۆ دەرمان شێنش ئەلحەمدوللا نەمان هێشت کە بگاتە ئەو ئاستەی بڵاو بێتەوە. ئەم تیمانە لە سەرەتای سەرهەڵدانیەوە پەتایە دەستیان بە ئامادەکاری کرد چەند تیمێکیان پێکێنا ئەو تیمانە ڕاهێنراون و شارەزای تاوی ئەو پرۆسەیەن هەر لە کردداری گرتنەوەی دەرمانەکە و ئامادەکردن و ڕەشاندنی بەکارهێنانی ئەم مادە کیمیاویە زیانێکی زۆری هەبوو بۆ کارمەندانمان بەڵام بەهۆی ئەو جولی بەرگە تایبەتی کە ئێمە لەبەرمان دەکرد و کارمەندان لەبەریان دەکرد زیاتر بۆ پاراستنی جانی کارمەندەکانمان بەڵام لەمە هەمان کاتیشە چەند کارمەندێکمان تووشی حساسێ پێست بوو بۆی بێزی ئەو مادەیە کە های بۆ کلۆریت سۆدیۆم بوو بەرکەوتیان دەبوو یان زۆر ماندوو دەبوون و هیلاک دەبوون جلەکانیان لەبەر دەکردەوە دەرمانەکە بەر لە شیان دەکرد تووشی حساسی پێز دەبوون بەڵام بەو ئاستە نەبوورێن زۆر بێت بەڵام چارەسەری خۆیان وەرگرت زۆر کاتی دیشە بوو زۆر کاتی دیشە بوو تووشی مەترسی دەبوونەوە لەوانە ئەو شوێنانێک کە ڕاستەخۆ ڤایرۆسەکە لێدا بوو بۆ نمونە سێبیران ئێمە 2 هەفتە لە سەرەت یەکەم ڕۆژی کەرنتینەوە لە سێبیران بووین هەموو ئەو ئۆتۆمبیلانە پاکش دەکراوە کە داخلی ناو سێبیران دەبوو دەهاتوە دەرەوەش بە تایبەت ڕێکخراوە خێرخوازیەکان.
ئەو مادێک کە بەکارمێنە مادە کە بەڕاستی ینی کارمەندەکانمان زۆری تووشی حساسی قوڕک بوون هەندێک زیان تووشی سوتانەوە بوو بەڵام خۆشبەختانە ئەمە جلوبەرگێکی تایبەتشمان هەیە کە جلوبەرکی جیرلێستا تەواو پارێزراون بەڵام لە هەمان کاتژدا کارمەندەکانمان هەندێک تووشی نەساغی بوون لە بەرەوەی وەک گوتمان ئەو مادەیە ترسناک بوو ئێمە بۆ ماوەی 2 مانگ بە بەردەوامی بۆ ماوەی 2 مانگ ئەو کارمەندانە لە کاردا بوون بە شەو و بە ڕۆژ جگەلەوەی کە تەواو دەبوون ئێواران داهاتنەوە دەبایە ئێمە ئامێرەکانمان سیانە بکەین و دەستخۆشیش بەڕاستی لەو شوێنان دەکەین کە ئەو مادەیان لۆدانێنە ئەو مادەی کە بەکارشمانەوە گوتم سۆدیۆم هایپۆکلۆرایدە ئەوە لەلایەن وەزارەتی سەحا ئەوە باوەڕپێکراو بە ئەو مادە بوو کە بەکارمانێنە. سێبیران 4 ڕۆژ کارنتینکرا ئێمە لە بیدایەتەوە چوین لە هەر ئۆتۆمبیلێکی کە گومان لێکراوی تێدا بواە ئێمە بۆە دەرمانڕشێنی بکەین بەس ئێمە لێ نزیک دەبووینەوە ئەو ئۆتۆمبیلانەی لە ژوورەوەش کە دەهاتە دەرێ چەند لایەنێک بوو کە داهاتن ئەوەیان تەوزیع دەکرد خێرخوازی و ئەوانە کە تەواو دەبوون لە کارەکانی بەهادوان دەرە دەبای هەموو سیارەکان تاقیم بکەین لەگەڵ ئەوەشدا ئێمە 4 ڕۆژ ئەوە کارەکانەوە لە بۆ ئەو ڕشاندنی ئەو سیارە و ئەو خەڵکەی کە لەوێ مەوادوش داهات و دەچوو ئەوەی کە کەپز باە دوای 4 ڕۆژەکەش کە کەرانتین خلاص بوو ئێمە چوینە ژوورەوە ئەو تیمەی مە بە تایبەتی چون ئەمە تیممان هەبوو فراوان بوو وەکو ڕشانی ناو بازار و جێگانە فراوان بوو. بێسەڵکردنەوە بەرەو شوێنانە هەنگاو دەنێن کە خەڵک لێ ڕادەکات و خۆی لێ حەشار دەدات. ئەم کاریان حقیقەت کارێکی زۆر مەترسیدار بووە خۆتان نەزانن تۆ لەگەڵ پەتایەکی ئاوا گرنگە کە هەموو ڕێکارەکانی بۆ بگریتە بەر و هیچ بەرکەوتنێک نەبێت و ئەم مادانێکی ئەمانیش بەکاریانێنە مادەی دژە ڤایرۆس مەترسی زۆر لەسەر ئەفسەران و کارمەندەکانمان هەبوو بەڵام ئەوان زۆر لە خۆبردووانە توانیوانە بەرامبەر بەم پەتایە ئەم واجبەی کە پێیان سپێراوە بیکەن مەترسی هەبووە لەسەر شانی ئەفسەران و کارمەندەکان بە تاکید خۆتان ئەزانن کە لە شوێنێکە ئەم پەتایە بڵاو بوو بێتەوە یا کەرەنتینی شوێنێکی داخرا و کرابێت ئەبێ ئەم تیمە بچێتە ژوورەوە و تعقیمی هەموو شوێنەکان بکا بە دەرمانی دژە ڤایرۆس ئەو شوێنێکە کە مەترسی بڵاوبوونەوەی پەتاکەی لێئەکرێ بەڵام ئەمان بە جلی کیمیاوی بە مەڕەتەبی زۆر بەڕێکوپێکی بەو مادانێکە هەبووە ئەمان توانیوان دژە ڤایرۆس بەکاربێنن لە هەموو شوێنەکاندا و پێشمەرگە ئاسا لە بەرگری سەنگەرەکانی پێشەوە توانیان بەرامبەر بەم پەتایە کە ئەو واجبە جێبەجێ بکەن. ئەوانە کارێکی مرۆڤانە ئەنجام دەدەن ئەو کارە خزمەتێکی گەورە بە مرۆڤایەتی دەکات ئەوان بوونەتە چەتری پاراستنی سەدان هەزار کەس لە شاری هەولێر. ئێمە کە لە کاتی ڕشاندنی هەولێر کە گشتی کە باز دەکەم بازارەکان و کەرەنتین کراوەکانوانە ئەوەی کە زەحمەت بوو سیارە و هاتوچۆ بوو لە پێشمان و خەڵکێک هەبوو سیارەی لا نەدەبێت ئێمە ماندووبوونمان دەدیت ئێمە بە کیلۆمەتر دەڕۆشتین زارۆ بوو لەو زادانەکە بە پێیان دەماڕشان هەبوو بە ئیسراحەتی خۆی سیارەی لانەتدا سەیری مەی دەکرد هەبوو تەسویری مەی دەکرد ئەوە لەبە خۆشی خۆی بوو بەڵام نەیدەزانی ئەمە ئەرکەکە تا چەند ماندی بووینە. ئەم کاریان حقیقەت کارێکی زۆر مەترسیدار بووە خۆتان نەزانن تۆ لەگەڵ پەتایەکی ئاوا گرنگە کە هەموو ڕێکارەکانی بۆ بگریتە بەر و هیچ بەرکەوتنێک نەبێت و ئەم مادانێکی ئەمانیش بەکاریانێنە مادەی دژە ڤایرۆس مەترسی زۆر لەسەر ئەفسەران و کارمەندەکانمان هەبوو بەڵام ئەوان زۆر لە خۆبردووانە توانیوانە بەرامبەر بەم پەتایە ئەم واجبەی کە پێیان سپێراوە بیکەن مەترسی هەبووە لەسەر شانی ئەفسەران و کارمەندەکان بە تاکید خۆتان ئەزانن کە لە شوێنێکە ئەم پەتایە بڵاو بوو بێتەوە یا کەرەنتینی شوێنێکی داخرا و کرابێت ئەبێ ئەم تیمە بچێتە ژوورەوە و تعقیمی هەموو شوێنەکان بکا بە دەرمانی دژە ڤایرۆس ئەو شوێنێکە کە مەترسی بڵاوبوونەوەی پەتاکەی لێئەکرێ بەڵام ئەمان بە جلی کیمیاوی بە مەڕەتەبی زۆر بەڕێکوپێکی بەو مادانێکە هەبووە ئەمان توانیوان دژە ڤایرۆس بەکاربێنن لە هەموو شوێنەکاندا و پێشمەرگە ئاسا لە بەرگری سەنگەرەکانی پێشەوە توانیان بەرامبەر بەم پەتایە کە ئەو واجبە جێبەجێ بکەن.
ئەو تیمەیمە بەڕاستی زۆر ئازایانە ئیشەکەیان کرد کارەکەیان ڕاپەڕاند ئەوەی لەسەر شانیان بوو جێبەجێیان کرد و بە دڵسۆزانە زۆر ماندی بوون و زۆر هیلاک بوون و بڵێم کارەساتشی لەدوا بوو بەڵام خۆشبەختانە زوو چاک بوونەوە بەڵام خەڵکەکەیان دڵخۆش کرد شارەکەی خۆیان پاراست زۆر سەرکەوتو بوون لەو سەرکەوتوی خۆیان خەڵکەکە لێیان ڕازی بوو ئەوانە سەربازی ونن بەڕاستی کە سەربازی ون ئەوانەنە کە خەڵک با بیان ناسێ و بزانێت چێنە کە سەربازی ون دوای کارێزان ئێمە چوینە کانیگەنی کە گوندی کانیگەنی لە سەروی کەس نەزانەوەی ئەویش کەرەنتین کرابوو دوای ئەوە 3 ڕۆژ کە ئەو هاڵمان بۆ هات فەوری تیممان گەیشتەوەی ئێوارە بوو چوین ئەوێش چەند کۆڵان و ماڵ هەیە نەمان هێشتدار و بەردیانمان ڕشاند لەبەرەوەی ئەوێ ترسیوەی لێ بوو کە یەک لە تەعزیەکە بوو کە لەوێت توش بوو چەند کەسێش توش کرد ئەو ماڵێکە توش بووکەش دوو جیرانیەوەی بزوانی هەموو دەرمان ڕێژ بە ڕێک پێچ دەچنە شوێنە گشتیەکان کاری ڕەشاندن دەکەن تا خەڵک پارێزراو بێت لاگەری هەبوونی گەردی لە ئەو ڤایرۆسە لەسەر شەقام و تەنەکان و ئامرازەکان ئەو تیمانەکە تەوزی ئەکراین بەسەر کارێزان کۆڵان بە کۆڵان هەمومان کرد یەک لەوانە کە لە کارێزان ئەو مزگەوتەی کە داخرا بوو ئەو مزگەوتەی کە داخرا بوو گومانی ئەو لێکرا بوو کە خەڵکەکە چوو بووە ئەوێ کەس نەیتوانی تا توشتەکان لەو گۆڕە بوو هەمووی بەڕاستی یەک لەوانە کە خۆم بە جیهازەی کە لە دوامەوە هەیە بەوە چوومە ژوورەوە هەموم تعقیم کرد بەلوعە دەرگا بە دەرگا حتا جێگای تاشۆر و ئەوکان لەبەرەوەی ئەو خەڵکە ترسی هەبوو زەحمەتی زۆر دەبینن ئەو بەرگەی سەلامەتیش بۆ پاراستنی خۆیان ئازاریان دەدات و هەناسە بڕیان دەکات بەڵام هەموو ناخۆشی و ئێش و ئازاری ئەو کارە بۆ سەلامەتی و پاراستنی هاوڵاتیانە و بەسپاسەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و پارێزگاری هەولێر کە تەواو ئامادەکاری تەواویان پیشاندا لە دابینکردنی ئەو پێداویستیانەی کە ئێمە پێمانە وەسپاسی هاوڵاتیانی شاری هەولێریش دەکەین کە خۆبەخشانە توانیان کە ئەوەی پێویست بێ ئەوەی زەڕور بێت خۆتان نەزانن ئەم تیمە بە شەو بە ڕۆژ لە کارکردندا بوون لە شوێنەکاندا بوون بۆیە سپاسی هەموو لایەک دەکەین لە سەرکەوتنی ئەم پلانە بەڕاستی ئەتوانین بڵێن سەرکەوتنێکی زۆر باش بەدەست هاتووە و سپاسی هەموو لایەک دەکەین کارێکی سەخت و بێدابڕان ئەنجام دەدەن چەندین کاتژمێر ناوەستن دەیان کیلۆمەتر بە پێ هەنگاو دەنێن و ڕێگا دەبڕن تا هەموو شوێنێکی گومان لێکرا و ڕەشاندنی بۆ بکەن بۆ ئەوەی ڕێگە لە بڵاوبنەوەی ئەو ڤایرۆسە بگرن و لە ناوی ببن ئێمە وەکو بەشی ڕزگارکردن تیمێکمان پێکینە هەر وەک لەگەڵ تیمەکانی CBR بەشداریمان کرد لە بیدایەتی سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بەشدار بووین لە هەر کاتێک لە هەر شوێنێک پێویستیان پێ و ئێمەش بەشدار بوون لەگەڵیان پاشە و هەڵمەتەی دەستمان پێکرد لەگەڵ جەماعەتی کیمیاوی زۆر ماندی بووین بەڕاستی زۆر هەوڵماندا لەگەریان ئەو چەند جەیەکمان ئەوە کرد ڕشان بەڕاستی ئیشەکانمان لەگە ئەفسەران و کارمەندەکانشمانی جەماعەتی کیمیاوی هەر هەمویان زۆر ماندی بوون. ئێمە شەونخۆنیمان کرد لەو ماوەیەی 24 سعات لە ئەرکدا بووین بۆ پاراستنی جانی هاوڵاتیان و ئەو تیمەش تیمەی کە بەشداری بوو لە هەڵمەتی شانەی دژە ڤایرۆس ئێمە هاوکاریان بووین و لەگەڵیان بوو. یەکێک لە ئەرکەکانیان ڕەشاندنی ئەو گەڕە کۆماڵانەیە کە چەندین حاڵەتی کۆرۆنا ڤایرۆسی لێسەری هەڵدا ئەو تیمانە دەستنەوە شوێنە مەترسیدارانە دەست دەکەن بە دەرمان ڕەشکردن کە بە دژە ڤایرۆس ناو دەبرێت.
ئەوان ئەو تیمەی کە لە بەرگری شارستانی لە ماوەی 2 مانجی ڕابردوو کە هەڵسا بەو کارە پیرۆزە کە شەو نخونیان کرد ئەویش ڕشاندنی هەموو شوێنە گشتەکان بوو، شەقامەکان بوو، بازارەکان بوو لە ئەو موادانەی کە دژی ڤایرۆسی کۆڕۆنایە کە هەڵدەستان بە ڕشاندنی بۆ پاراستنی هاوڵاتیان ڕاستە زۆر لە بەرچاو نەبوون و کارەکەیان تۆزێک شاراوە، بەڵام ئەوەی ئێمە بینیمان کارێکی زۆر گرنگ بوو کە کردیان کە ئەنجامیاندا زۆربەی زۆری فەرمانگەکانی حکوومەتیان ڕشان بە شەو ڕۆژ شەو نخونیان کرد. زۆربەی زۆری ئەو شوێنانەی کە خەڵک لی کۆ دەبەوە هەڵسان بە ڕشاندنیان، ئەو گەڕەکانەی کە کەرەنتین کران، ئەو شوێنانەیەکەوە حاڵەتی ئەو نەخۆشیی لێ تۆمار دەکرا بەپێی ڕێنمایەکانی تەندروستی بەپێی ئەو پلانەی بۆیان دانرا بوو هەڵدەستان کە ئەویش هیچ جیاوازیەکی نەبوو کارەکەیوان لەگەڵ تیمەکانی تەندروستی کە ژیانی خۆیان سەلامەتی خۆیان دەخستە مەترسیەوە وەکو سەربازێکی ونن ئەوانەکە کار دەکەن ژیانیان بە بەردەوام لە مەترسیدایە. زۆر جار دەبینی باڵەخانەیەک ئاگر دەگریتن پڕی ئاگرا جێگای مەترسیە، بەڵام زۆر بە جوڕەتەوە دەستنەوە و ئاگرەوە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئاگرەکە بکەن و سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزن هەر چۆن ئەو جارێژ لەو هەڵمەتی ڕشاندنکەوە سەلامەتی و گیانی هاوڵاتیانیان پاراز ئێمە دەستخۆشیان لێ دەکەین هیواداری نمونەیان زۆر بیت. ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵان دەڕشێنن جگە لە کاری ڕشاندن ئامۆژگاری هاوڵاتیانیش دەکەن کە چۆن خۆیان دەپارێزن هەم لە کاتی ڕشاندن تا دەرمانە زیانیان پێ نەگەێنێت هەم لە ئەگەری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئامانجیمە لەوەیە کە خزمەتکردنی ئەو وڵاتەی خۆمان خاستن بە تایبەتی هەرێم و هەولێر بە تایبەتی کە ئەمە ئامانجیمە ئەوە بوو کە نەهێڵین ئەو ملەتە زەرمەندبی لە ڕۆژێکی وها ئەگەمە بەهانای نێن هیچ مانای نییە، بەڵام ئەمە الحەمدوللا خۆشبەختانە توانیمان ئەوەی لەسەر شانمان بیکەین ئەوە ئامانجمان بوو لە بۆ خزمەتی ملەتەکەم. ڕشاندن هەموو کەسێک نەدەبووە بڕشێنی لەبەرەوەی ئەمە ئەو تیمە تەوزیعمان کرد دابەشمان کرد بوو چەند کەسێک ئایدڕشاندن و گەماندی بوو ئەوی تر بستە جێگای لەبەرەوەی ئەمە زۆر کۆڵان و ڕێگا هەبوو ئۆتۆمبیل وەستا بوو یان داروباری لێ بوو لەبەرەوە دەبای ئەوەی کەی دەڕشێنی ئاگدار بیتن ئەو شتانە لەبەر ئەو مادەیەکە لی دەدرێت تووشی کێشەی نەکات تووشی کارەساتی نەکات. چیرۆژی و کۆمەڵە مرۆڤە خۆبەخشی گیانفیدایە هەڵەکانی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دەجەنگن ماندوێتی و مەترسی زۆری تێدایە، بەڵام هەموو مەترسیانە نایانوەستێنێ ئەوان ژیانی هەزاران خەڵکیان لەلا گرنگترە. ئێمە لەگەڵ ئیشکردنەکانیشمان کە دەچوینە ڕشاندنەوە یەک لە مەترسیە هەرە گەورەکان مادەکە بوو، ئەو مادەیە مادەی کیمیاوی بوو ئەگە بچوبان ناو لەش و ئەوانەی جسمی ئێمە لەبەر جلێ وەرگەی کە لەبەرمانە جلوبەرجی کیمیاویە مادەی لایلۆنە کە بچوو بادەی سوتاندەوە. ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسێک کە هەموو جیهان بەدەستی دەناڵێنەوە مرۆڤەکان لێ ڕادەکەن. ئەو ستافانە لێڵەکانی پێشەوەی بەرگری ڕوبەڕووی و دووشمنە وەستاون و ڕێگری لە بڵاوبوونەوەی دەکەن. لە ماوەی 24 کاتژمێر بە شەو ڕۆژ خزمەتێکی گەورە پێشکەش دەکەن. زیاتر لە 176 شوێنی گشتی و تایبەت و بازاڕ و گەڕەکەکان کاری ڕەشاندنیان بۆ کراوە. ئێمە بە هەموو شێوەیەک بەڕێبەرایەتیەکەمان پاڵپشتی ئەو تیمە ئەەکەین و دەستخۆشیان لێکەین سپاسیانەکەین کە ئەوانە ئەتوانن بڵێن سەربازی ونن، یعنی ئێمە بە هەموو توانایەکی خۆیان ئەوان خۆیان ماندوو کردووە، ئێمەش بە هەموو توانایەکمان پاڵپشتیان لێکەین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ونا لە کەناڵی کوردستان 24ەوە بۆ ئەم ستافە بەڕێزەی کە بە شەو بە ڕۆژ ماندوو بوون و دەستخۆشیان لێ.